خەزێنەکەی نێچیرەڤان بارزانی بۆ کێ کراوەیە و بۆ کێ داخراوە؟ لە پاش بردنەوەی جامی کەنداوی 25 لە لایەن هەڵبژاردەی عێراقەوە سەرکردەکانی عێراق کەوتنە خەڵات دابەشکردن بەسەر یاریزانانی هەڵبژاردەی عێراق و هەر سەرکردەیەک بە جۆرێک خەڵاتی یاریزانەکانی دەکرد. لەو نێوەندەدا نێچیرەڤان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بەجیا پێشوازێکی گەرمی لە ئەستافی هەڵبژاردەی عێراق کرد و خەڵاتی تایبەتی خۆی پێبەخشین. خەڵاتەکەی نێچیرەڤان بارزانی بریتی بوو لە بڕی $10,000 واتە $1 بۆ هەر یاریزانێک دەنگۆشەیە کەوا هەر یاریزانێک شوقەیەکیان لە باشترین شوێنی هەولێر وەرگرت بێت. مەسەلا دامەزراندنێ یعنی مە چ سیاسەتێک نییە بۆ نایەندرێتێ. نێچیرەڤان بارزانی کەسێکی دڵسەخی سەرخەزێنەی گشتیە و هەر کەس بچێتە دیوانی هەر خەونێکی هەبێت بۆی بەدی دەهێنێ. بەڵام کێن ئەوانەی ڕێیان دەکەوێتە لای یوتوبەرە عەرەبەکەی چەند ڕۆژی پێشوو باشترین نمونێ و جوانترین و گرانترین ئۆتۆمبیل و باشترین پارەیان پێدا. خۆی دەیوت بە زۆریش دەرمکەن لە هەولێر ناڕۆم. چۆن دەڕوە؟ ئەو سوودەی ئەو لێی بینیوە هیچ کوردێک لێی نەبینیوە. پرسیارە جەوهەریەکە ئەوەیە نێچیرەڤان بارزانی بە چه حەقێک دەفتەرێک $1 دەدات بە ستافێکی 30 کەسی یاریزان واتە $30 کێ ئەم دەسەڵاتەی پێبەخشیوە پارە و سەرۆت و سامانی ئەم میلەتە بەو شێوەیە تەخشان و پەخشان بکات؟ ئایا لە پرۆتۆکۆڵی دەسەڵاتداری ئەودا بڕگەیەکی لەو جۆرە هەیە کەوا بتوانێت ئەو بڕە پارەیە بداتە هەر کەسێک کە دەیەوێت؟ ئەمە لە کاتێکدایە چەندین گەنجی خێر لە خۆنەدی و چاوەڕوانی دامەزراندنن بە حەقی خۆیان. سەرمای زستان تینی بۆ خەڵک هێناوە و زۆرینەی خەڵک نەخۆش کەوتن. هێشتا نەوتەکە وەرنەگیراوە. بەشێکی زۆری خەڵک لە ژێر هێڵی هەژاریەوەن و شوێنێکیان نییە تێیدا بسرەون و ڕێژەی بێکاری لە بەرزترین ئاستیدایە. ئەمەڵ سوکەوتەی نێچیرەڤان بارزانی هەمان خوی سوڵتانەکانی عوسمانیە. کاتێک خەڵکی لەو پەڕی بێدەرەتانی دابوون ئەوان دڵیان هەرچی بخواستایە دەیان کرد بێ ئەوەی گوێبەوە بدەن چەندی تێدەچێت. ئەوەی لەم حاڵەتە سەیرترە بێ هەڵوێستی لایەنەکانی تری شەقامی کوردیە لەگەڵ ڕاگەیاندندا لەبەرەوەی لە هەر وڵاتێکی تردا ئەمە ڕووی بدایە هەموو لایەنەکان داهاتنە سەرخەت تاکو هۆکاری سەرەکی ئەم تەخشان و پەخشانەی پارەی میلەت بزانرێت.